ئەگەر بە وردی سەیری سەرجەم سێکتەرەکانی ژیان بکەی لە هەرێمی کوردستان، هەریەکەیان بە شێوەیەک بەهۆی نەبوونی ئیدارەیەکی بەهێزەوە تووشی گرفت و قەیران بوونەتەوە. سێکتەری پەروەردە و فێرکردن لە بەشێک لە شار و شارۆچکەکان تووشی شکست هاتووە، ئەگەرچی بە وتەی خۆیان هەمیشە گوندەکان لانکەی شۆڕش و بەرخودان بوونە لە ماوەی ڕابردوودا، بەڵام ئێستا بەهۆی بێخەمی حکوومەت و کاربەدەستەکانی هەرجارە و بەهۆی گرفتێکەوە بەرەو چۆڵبوون دەچن. ئەمجارە بەهۆی نەبوونی قوتابخانە لە گوندەکەیان، دانیشتوانی گوندی فەقیان لە قەزای ڕەواندوز تەنها یەک خێزانی تێدا ماوە لە کۆی 30 خێزان. گوندەکە بەولاوەی چۆل بووە ئەوانەی هەموو ساعب منداڵن. منداڵەکان لە مەکتەبی ثانەویە خوێنن، ئێرەش مەکتەبی ثانەوی لێ نییە. ملەتەکە مەجبورە تێدەر مەکتەب لێ بستوێنێ. لۆی چۆل بۆ مەسەبەکەی ئەوەیە. سەبەب و هۆکاری ئاماژەم پێ کرد حکوومەتە بەڕاستی حکوومەت باەخ و گرنگیەکی ئەو تۆ نادا بە کردی کشت و کاڵ و زەراعەت و ئەو جۆرەشتانە، یعنی خەڵک شتێ خۆی پەروەردە ئەکا بەخێوەکە پێوەمان دێبی زەحمەتێکی زۆری پێوە چێشی لە کاتی پێگەیشتنی ئەو باغ و باغاتە بەرهەمی ئەو فەلاعە بەڕاستی پارەی ناکات لە بازاڕی، یعنی سەبەب و هۆکارەکەی ئەوەیە. مام حاجی باپیر یەکێکە لە دانیشتوانی گوندی فەقیان و لە کاتی لەدایکبوونیەوە تا ئێستا لە گوندەکە دەژی. وەک خۆی دەڵێ بەڕەسمی تەنها ئەو گوندەکەی جێنەهێشتووە و خۆی و خێزانی ماونەتەوە. دەڵێت ئەوان بە درێژایی شۆڕشەکانی کورد خزمەتی پێشمەرگەیان کردووە و گوندەکەیان سوتاوە و تووشی گرتن و دەربەدەری بوونە، کەچی کەمتەرخەمی حکوومەت وای کردووە گوندەکەیان چۆڵ بێت بەهۆی دابین نەکردنی خزمەتگوزاریەکان و قۆناغەکانی خوێندن. ئێرە فەقیانە 89 ماری لێبوو، لانکەی شۆڕشی بوو لە بیلایەتی لە ئەوەل شۆڕش لە شێسەکان لە هەولێرێ لە کەرکوچێ لە سلێمانێ لە بەغدایە فیراریانە کرد تاتە لەو گوندێژیان. هۆکار ئەوەیە ئەمن لێرانە حانەکە پێز مندارمێ هەن پێزنەوەمە هەنە ئینە لەگەرە من ئەژیان لێرانە ئەژیان لەبەر تەلە باماری بردە ڕۆنزێ کوڕەکەی ئێکە زان کۆی ئێکا خەلاس بن ماری پاردایت و سێشتنە مەکتەبێ هێچ خەلاس بووە پێنجن ئێکێ خەلاس بێ کە زان کۆی سنەوی لاوەی لە خانی بەکرێ گرتیا لە حرد و عاسمانیشی دەرەمەک نییە. کە جۆر شۆڕش کەنجینێکەوە فەقیر ناسەر. بەهۆی بڕیارێکی حکوومەت و وەزارەتی پەروەردە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەشێکی زۆری ئەو قوتابخانە و خوێندنگایانە لە گوندەکان داخران کە ژمارەی قوتابیەکانیان کەم بوون. ئەمەش بووە هۆکاری ئەوەی جارێکی تر گوندەکان بەرشاڵاوی چۆڵبوون بکەون و دانیشتوانەکەی ڕوو بکەنەوە شار و شارۆچکەکان. بەشێکی زۆری ئەو منداڵانەش لە خوێندن بێبەش کران. هاوڵاتیانیش دەپرسن ئایا دابینکردنی ژیانێکی شایستە مافی هەموو تاکێکی کۆمەڵگە نییە، بەڵام ماوەی چارەکە سەدەیەکە هیچ بەرپرسێکی ئەم وڵاتە وەڵامی ئەو پرسیارە ناداتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی فەقیان لە قەزای ڕەواندز.